شتێکی زۆر جوانمان دی شتێکی جوانمان دیت ئەو دووەم جار سەپڵی لە بۆ برادەرەکەشی لێدا یعنی شتێکی باشی کردیان خراپ شتێکی زۆر باشی کرد هەر بژی دەستخۆش پرسیاری دووەم لێی نەدەی پرسیاری دووەم ناوی 5 کارم پێ بڵێن کە لە ماڵەوە دەیکەین باش نییە ئەو لێتدا نەمانگۆ لێی نەدەی یاخەتەوەتر پرسیارەکە 5 کاری باش 5 کاری باش خراپ ئەگەرە تو بە قسەی دایک و باوکت نەکەیت باشە بە قسەی برا گەورەکەت نەکەیت ئەوە دوو بە قسەی مامۆستاکەت نەکەیت ئەتوو بژمێرە ئەوە سێ بە قسەی نەنەکت نەکەیت یان یەکێ زۆر زۆر لە خۆت گەورەتر ئافرین ئەوە چوار ئەبێت ڕێز لە خۆت گەورەتر لە خۆت مناڵتریش بگرێت ئافرین کوات سەپڵەمان لە بووی لێدا هەر بژێ زۆر باشە دایگرا ئەوە دایگرت دیتت 5 کارمان پێ بڵێ کە باش نییە لە ماڵەوە ئەم دەچم یعنی لە بوو نمونە ئەم دەچم گەمەکان هەمووی فڕێت دەمۆچی گەمەی پێ دەکەم دووەم شت کە یارمەتیداکەم نادەمۆچی نەخۆشە سێەم شت برای گچکەکەم لی دەدەم چارەم شت بەگوێ مامۆستا ناکەم و پێنجەم شتیش کە بابت دێتەوە ناچی بەبێ ئەوەی پێت بڵێت ناچی ئاویلۆ بینی گوتت لە برا بچووکەکەم دەدەم هەر باش و برا بچووکت نەبوون دەنا لەم نت دەدا زۆر باشە پات سەپڵەمان لە بووی لێدا هەر بژێ بێگومان ئێمە منداڵی زۆر زۆر باشین لێدان و ئەشکەنجەدان و توند و تیژی و ئەشتانە لەگەڵ یەکتر بێگومان کارێکی باشە وانە باشە خراپە ئافرین هەر بژی کارێکی خراپە